سەرەتایی کێشەکان لێرەوە سەریان هەڵدا. ڕاسموسن پاڵودانەوە و هاتووە لە یەکێک لە گەڕەکە پەنابەرنشینەکانی ستۆکۆڵم ئاگر لە قورعانی پیرۆز بەردا. موسڵمانانیش بەم شێوەیە بەرپەرچی دەدەنەوە. لە ماوەی چەند مانگی ڕابردووشدا سەلوان مۆمیکا بە سووتاندنی قورعانی پیرۆز بارودۆخەکەی دژوارتر کردووە. حکوومەتی سویدیش دەڵێ بەهۆی یاسای ئازادی بەیان ناتوانین پێش بەم کردەوەیە بگرین. بۆ ئێمە بتوانین یاسایەک بگۆڕین پێویستیمان بە 3 دەورەی پەرلەمانی هەیە. دوای 3 دەورەی پەرلەمانی ئەتوانین دەستکاری یاسایەک بکەین. زیاتر لە 50 ساڵە ئێمە ئەو یاسا بنەڕەتیانەمان دەستکاری نەکردو و دەستکاریش ناکرێت. ئەمێ ئەوە بڵێم لە یاسای ڕادەربڕین یەکێکە لەو یاسایانە کە دیموکراتەتی لەسەر بنیانتراوە. یەکێکە لە یاسا هەرە گرینگەکان کە هەموو وڵاتانی دیموکراتی شانازی پێوە دەکەن. بۆیە گۆڕینی زۆر زەحمەتە. لەگەڵەوەی بەشێکی زۆر لە وڵاتانی موسڵمان ناڕەزایەتیان بەرامبەر بە سوید دەربڕیوە و ڕخنەی توندیان لێگرتوون و باڵیۆزی سویدیان لە وڵاتانی خۆیان دەرکردووە، بەڵام حکوومەتی سوید دووبارە دەڵێ ئێمە یاسامان هەیە و پابەندین بەو یاسایە. ئێستاش دەڵێن چەند وڵاتێکی دیکە لە پشت ئەم ئاڵۆزیانەی سوید. ئەمە چەند کەمپینێکە کە رووسیا و ئێران و چەند وڵاتێکی دیکە لە پشتیەوەیە. بێگومان تاوەکو ئامانجەکەشیان لە سوید بەدەستدێهێنن هەروە بەردەوام دەبن. ئێمەش نازانین شەڕی رووسیا بەرامبەر بۆ ئوکرانیاکەی کۆتایی پێدێت کەمە بەشێکە لە کێشەکە و لەگەڵ سوتاندنی قورئان کرێدراون بەیەکەوە. دەتوانم بڵێم ئەمە شێوەیەکە لە بازرگانی. یاسای بنەڕەتی سوید لە 4 بەش پێکاتووە کە یەکێک لە یاسا بنەڕەتیەکان ئازادی ڕادەربڕینە. لە کاپچاڵی 2 مادەی یەگەڵێ هەموو کەس مافی ئازادی ڕادەربڕینی هەیە بە واتای ئازادی لە قسەکردن لە نووسین، ئازادی لە وێنە یان بە شێوەیەکی دیکە بیر و بۆچوونەکان و هەستەکانی دەرببڕێت. ئاڵۆزیەکانی ناو سوید تا دێت زیاد دەکات و تاوەکو ئێستاش حکوومەتی سوید هیچ بڕیارێکی یەکلاکەرەوەی لەسەر سووتاندنی قورعانی پیرۆز و کێشە و ئاڵۆزیەکانی دیکەی ناو ئەم وڵاتە نەداوە و لەگەڵ ئەوەشدا دەڵێن دەستی چەند وڵاتێک لە پشت ئاڵۆزیەکانی ناو سویدەوەیە. ئەمەش بە تەواوەتی خەڵکی نیگەران کردووە. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید.